الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی هەر مرۆڤێک لەم سەرزەویەدا بریتیە لە جوڵان، لە هەنگاونان بەرەو کارێک، بەرەو ئەنجامدانی ڕووداوێک. هەمومان لە هەوڵی ئەوەداین ڕۆژانە سەرکەوتنێک بەدەست بێنین، پلەیەک ببڕین لە ژیاندا و پێشکەوین. زۆربەی جار مرۆڤ ئەو کاتەی ئەو کارەی کە هەنگاوی بۆ دەنێ زۆر تامەزرۆیەتی، زۆر بە خۆشحاڵی و تامەزرۆییەوە هەنگاو بۆ کارەکەت دەنێی، بەرەو پێشەوە دەڕۆی. و کاتێکیش کە پێی دەگەی وا هەز دەکەی هەموو هیوا و ئاواتەکانت هاتووەتە جێ، زۆر خۆشحاڵی. بەڵام بە تێپەڕبوونی کات و زەمان جار هەیە دوای هەفتەیەک، جار هەیە دوای مانگێک، جار هەیە دوای ساڵێک تێدەگەی کەوا ئەوەی تۆ زۆر تامەزرۆی بووی ئێستا لێی بێزاری، ئێستا بەهۆی ئەو شتەی کە چەند ساڵێکە عەوداڵی تووشی نەهامەتی بووی، ئێستا زۆر پەشیمانی خۆزگەت دەخواست ئەوەت هەر نەکردایە، بەدەستت نەهێنایە. باشە ئەی ئێمە چی بکەین؟ خۆ مەعلومە هیچ کەسێک لە ئەرز و ئاسماندا غەیب نازانێت جگە لە خوا. قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله. لسورة النمل آيات 65 پروردگار دەفەرمێ لە هەموو ئاسمانەکان و لە هەموو سەرزەویدا غەیری الله هیچ کەسێک نییە بزانێت چرکەیەکی تر، دەقەیەکی تر چ ڕووداوێک ڕوودەدا. پێغەمبەری خاتم محەممەد صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە سورەتی الأعراف آیاتی 188 ئاوا دەفەرمێ بۆ خەڵکی باسکە ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء. من كبيغمبري خوام وبيغمبري كوتام صلى الله عليه وسلم قال فرمي بو خلق إيمان داري شوين كوتوانت بهموم رفايتي بلا من أجر بيغمبري خوام بمزانيا داهاتو تشدا بي غيب بمزانيا بخوا هرچی خير و خوشي بو خومم كودا كردوا وهرچی بلاو ناخوشي و نخوشي و دلگراني همويم لخوم لاددا. ئێوە ئەگەر بیزانیایە تووشی ئەو ڕوودا و کارە ساتانی ژیانی نەدەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە هیچ کەسێک نابێ پەنا بەرێتە بەر ئەوەی والله من بزانم لە داهاتوو چم بۆ دەبێ، یان فڵان کەس پێم بڵێ بەختی تۆ چۆنە، ئەوە هەمووی بەتاڵە. ئەی چی بکەین بۆ ئەوەی لە کارەکانمان پەشیمان نەبین، بۆ ئەوەی ئەو شتانەی کە زۆر حەز و تامەزرۆییمان بۆیان هەیە ڕۆژگارێک نەبنە نەهامەتی بۆمان، لێیان بێزار نەبین. ئەم خاڵانە جەنابەت جێبەجێ بکە. یەکەم ئەو کارەی دەیکەی بە تەرازووی شەرع هەڵی سەنگێنە، بزانە شەرع پەسەندەیان نا. یەکەم جار پێش ئەوە لە تەرازووی قورئان و ڕێبازی پێغەمبەری دا صلی الله عليه وسلم ئایا لە شەریعەتی ئیسلامە جێی دەبێتەوە یان نا. دووەمیان سەربەخۆ کارەکە مەکە، ڕاوێژ بکە بە کەسێک سێ سیفەتی تێدا بێ. ڕاوێژی پێ بکە لەگەڵ یادانیشە پرسوڕای پێ بکە، یەکەم ڕاستگۆ بێ، دووەم دڵسۆزت بێ چونکە هەموو کەس دڵسۆزن نییە، سێیەمیان پسپۆڕی ئەو کارە بێ. ئێستا تۆ خانوویەک دروستکەی پرس بە منی مامۆستای ئاینی بکەی غەڵەت دەکەی، ئەوە بێ پرس بە ئەندازیارێک بکەی کە پسپۆڕی ئەو بوارەیە. سێیەمیان بە عەقڵ بڕیار بدە لە کارەکان تا شوێن عاتیفە مەکەوە. داخی گرانم هەموو ئومەی ئیسلامی ئێمە ئەم سەردەمە بە تایبەت لە ناویدا میلەتی کورد میلەتێکی زۆر بە سۆزین، زۆر بە عاتیفەین، بەردەوام کارەکانمان بە سۆز بڕیار دەدەین. بە کارێکیش کە لەسەر عەقڵ بنیاد نەنرا سۆزەکە بە هەڵەت دەبە. کارەکانت با لەسەر عەقڵ بنیاد بنرێن، نەک شوێن عاتیفە و سۆز و هەڵچوونێکی کاتی بکەوی. چوارەم داوای هاوکاری لە ئەڵڵا بکە. دوای ئەم سێ خۆناغە داوای هاوکاری لە ئەڵڵا بکە بە دوعاکردن. دوعای سەرفرازی لەم جومعەیەدا جەنابەت دەبیستی. ئەم دوعایە هەمووتان لەبەریکەن. پەروەردگار لە سوورەتی ئەلئیسراء ئایەتی 80 دا ئەم دیاریە گەورەمان دەداتێ. دعای سەرفرازبوون لە هەموو کارێکە ئەم ئایەتەیە. رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا.
وشە بە وشە دەچینە سەر ئاەتەکە و شی دەکەینەوە. ڕەبی یعنی کم مەعیە یا ڕەب، یا ئەڵڵا ئاگاد لێم بێ لە هەموو کارێکا کە دەستت پێ کرد ئەم دوعایە بکە، یا ئەڵڵا ئاگاد لێم بێ، خوایە خۆت لەگەڵم بی و پشت و پەنام بی بۆ ئەوەی نەخلیسکێم، ئەوەی سەرگەردان نەبم. یا ئەڵڵا سێ داواکاریم لە تۆ هەیە. یەکەم مودخەلە صیدقین، ئەم کارە کە دەچمە نابێەوە دەستی پێ دەکەم خوایە سێ شتم پێ ببەخشی. یەکەم نێتم خاوێنکەی، دووەم بەرچاوم ڕوونکەی، سێیەم کارم بۆ ئاسانکەی. ئەوە دوای ئەم وتارە گوێ لێ بگرە و جوان لەبەریکە. ئەوە داواکاری یەکەمت لە ئەڵڵا. دووەم وأخرجني مخرج صدق، یا ئەڵڵا داوات لێ دەکەم بە گەورەی خۆت ئەم کارەکە سەرەتا من زۆرم پێخۆشە، زۆر تامەزرۆم بۆی، زۆر حەزی پێ دەکەم، یا ڕەبی خوای عاقیبەتەکەی خێر بێ، خوای لەو سەرەوە بە دڵخۆشی لێی دەرچم، ئەو سەریشی وەکو ئەم سەرخۆشی و بەرەکەت و ڕەحمەت بێ. بۆیە لە سەرەتای هەموو کارێکی ژیانتدا لەم هەشت خاڵەدا بە تایبەت بەبێ ئەم دوعایە مەچۆ کارەکەوە. یەکەمیان لە ژنهێنان و شوکردنە، ئەم دوعایە یەکەم جار بکە، ئەم جار بڕۆ ناو پرۆسەکەوە. دووەمیان ئەو کاتەی کەوا دەچیتە زانکۆ و کۆلێژێک هەڵدەبژێری، چونکە زۆر کەس هەبوو تامەزرۆی ئەوە بوو لە کۆلێژی پزیشکی وەرگیرە بۆ نمونە، بەرزترین پلەیە لێ وڵاتی ئێمەدا لە 12 بڕواتان هەبێ ئەو دکتۆریە بۆی بوو بە نەهامەتی، بۆی بوو بە نەهامەتی، تووشی دوژمنایەتی بوو، تووشی تەقەلێکردن بوو، تووشی ماڵدانان بوو، 100 خۆزگەی بە کەسێک کە پەیمانگایەکی تەواو کردووە. ئەها سەرەتاکەی زۆر تامەزرۆی بوو، ئەو سەری بەدبەختیە. کچی وا هەیە ئاواتی ئەو بوو لە کۆلیجی پزیشکی وەرگیرە. من لەو خوشکانی خۆم بیستۆ کە ڕاوێژیان پێکردوین، ئێستا تەمەنی 45 ساڵە، وتی با دکتۆراکەم بخوێنم، 6 ساڵەکە دوای ماستەرەکە دکتۆراکە دیگە خۆزگە لە پۆلی 12 دەرنەچوومایە، بەڵام مێردێک و منداڵێکم هەبوویایە. ئێستا پارەت چ لێ بکەم؟ هیچ ئەو سەدرێ دەڵێ بەرگی کفنە هەموو ڕۆژە لە بەرمدا. چاو لێ ئەو سەری خۆش بوو، خڵە خوایە ئەو سەریشی بەخێر بژێڕی. سێیەم لە کار و کاسبیدا، کار و کەسابەتەکە کە دەستی پێ دەکەی ئەڵێ ئەمە زۆر بەرەکەتە، یەکەم جار ئەم دوعایە بکە بڵێ خوای عاقیبەتەکەشی خێر بێ، لەو سەرەوە بەسەر سوتەمەرۆی دوکانەکەمدا نەڕۆم، بەیانی هەرتی سەرمایەمە ئەنجا قەرزاری خەڵکیش بم پەنا بەخوا، عاقیبەتەکەی زۆر شەرتە. چوارەم لە شەریکایەتی و هاوبەشیدا، کابرا زۆر بە ڕێکوپێکی دەزانی، بە ئەمینداری دەزانی، برایەتیتان خۆشە، پارەکەتی دەخەیتە دەستەوە، لەو سەر بە دوژمنایەتی لەگەڵ یا ڕزگارت دەبێ، بڵێ خوای ئەو سەریشی عاقیبەت خێر بێ. پێنجەم لە چوونە ناو خانوودا، ئای چ خۆش ئەو کاتی کە تۆ لە کرێچێتی ڕزگارت دەبێ و کلیلەکە بەدەستی خۆت دەکەیتەوە ماڵی خۆتە، بەڵام ئەم سەرەتایە داوای عاقیبەت خێری خانووەکەت بکە، کە چوویتە خانووەکەوە بڵێ یا ڕەبی چۆن لەم سەر دڵخۆشت کردم و ئەخریجنی مخرج صدق، یا ڕەبی خوایە بە لەشی ساقتی ئادانیشم، چونکە هەیە چۆ ناو خانووەکە و لەشی ساق نامێنێ پەنا بەخوا، ئیسراحەتی تیا ناکە، بڵێ یا ڕەبی خوایە لەشم سیا ساق بێ، یا ڕەبی خوایە لەو خانووەیە دڵم خۆش بێ، یا ڕەبی خوایە ڕزق و ڕۆزی فراوانم بەنسیب بکەیت، چونکە خانوو بۆ خانوو فەرقی هەیە، سبحان الله لە خانووەدا ڕزق بەسەر تا دەبارێ. ئەمە بکە کە چوویتە ناو خانووەکەوە ئەم دوعای لەگەڵا بکە. شەشەم لە وەرگرتنی پۆستێکدا دوعا بکە بڵێ ئەدخیلنی مدخەلە صدق، یا ڕەبی خوایە ئەم پۆستەی کە وەری دەگرم بدرێ بە کۆڵمدا نەخرێتە باوەشمەوە، چونکە دوو جۆر بەرپرسیارەتی و مەسئولیەت وەردەگیرێ، هەیە کەسەکە شایەنە میلەت داوای لێ دەکا، بەرپرسان داوای لێ دەکەن، ئەڵێن تۆ کەسێکی شایەنی بەڕاستی شایەنی ئەم پۆستەی ئەتوانی خزمەت بکەیت، ئەمە کە پۆستەکەی وەرگر بە کۆڵیەوەیەتی بڕواتان هەبێ فەقیرە پشتی چەماوە لە ژێریدا. پیاوانی وەکو جەنابتان بەرپرسانی حیزبی و حکومی لەم مزگەوتەی ئێمە ئەحمەدی حاجی عەلیدا هەن لە مزگەوتەکانی ترە، و ئەم حکومەتەش ئەم دەسەڵاتەش کە تۆزێک ماوەتەوە هەر بەو پیاوانە ماوەتەوە. جاری وا هەیە لە دایرەیەکە من لە ژوورێکە یەک مۆزەفم بینیوە، یەک مدیرم بینیوە، وەڵڵاهی پشتی چەماوەتەوە لە ژێرکارکردنە، ئەها مەسئولیەتەکە بە کۆڵی دادراوە، بەڵام ئیوا هەیە خۆ بە خۆی هیچ نێدو لە ڕووی جەنابتان، بەس ئەوەیە کوڕی فڵان کەسە، بەس نەوەی فڵان کەسە، بەس لە بنەماڵەی کاک و مامە، بڕواتان هەبێ مەسئولیەتەکە دەخرێتە باوەشیەوە، مەسئولیەت کە خرایە باوەشتەوە بەس ورگ و خوارورجی پێتێر دەکرێت پەنا بەخوا، میلەت قوڕ بەسەر دەبێ، جا لە خوارە بۆ سەرێ. بۆیە دوعا بکەی ئەو مەسئولیەتەی وەرم گرتووە خوایە بە کۆڵمدا بدرێ نەخرێتە باوەشمەوە. وأخرجني مخرج صدق، يا ربي خوا أم بوستو بلاي حتى سر نابي روجك إلا أم يزبط جدي علي، يا ربي خوا بالرسولي بجيب يالم، چونکە خەڵک زۆر بە احترام بوو، زۆر ڕێزی ناو کۆمەڵگای هەبوو، والله ئێستا خەڵک مەرحەبایی ناکە،
چونکە کە لە پۆستەکەی دادرا کەزیشی پێی نەماوە خەڵک ڕقی لێی دەبێتەوە کەسایەتی ڕووشا وەسەر قەبرانیش خەڵک لەگەڵی ناچێ. حوتەم لە کاتی میوانداریدا زۆر جار خەڵک دەچێت بۆ سیلەی ڕەحم بۆ میوانداریەک چووی بە دڵێکی پاک و سیلەی ڕەحمەوە وە سەردانی برایەک و هاوڕەیەک و جیرانێک و دۆستێکت ئەوەڵەکەی خۆش بوو سوبحان الله لە ناو مەجلیسەکەی تووشی دەمەقڕێ دەبی بە شەڕ هاتوویتە دەرەوە خەڵک هەبوو چوو لە سوڵحا کوژرا ئەو سەری خێر نەبوو بە خێر نەهاتە دەرەوە. هەشتم کە چووینە سەر مینبەر ئێمەی مامۆستایانی ئاینی چەند بەرەکەتی ئینسان لەم سەر مینبەرە قسەی خێر بۆ ئەم دەم و چاو نورانیانی مزگەوت بکە. بەڵام وەڵڵاهی هەموویشە من وەکو خۆم و مامۆستایانی هاوپیشەم دەبێت دوعا بکەین یا ڕەبی خوای ئەو قسانی کە لێرە دەیکەین مای خێر بن هەم بۆ خۆمان هەم خوا لێمان قبوڵ کە هەم میلەتەکە ئیستیفادەی لێ بکە چونکە جار هەیە وتارێک ئەبێتە فیتنە نەعوذ بالله هەم بۆ خۆت هەم بۆ میلەتەکە هەم بۆ وڵاتەکە بل کە هاتی خوارەوە خێرت دابەزاند بێ ئەو سەری بە خێر لێ دەرچووبی مقابلەیەکی تەلەڤیزۆنی دەکەی لە بازاڕی مایکێک قوت دەبێتەوە لە بەردەمتا وەڵڵا بێ ئەم دوعایە بکەی یا ڕەبی خوا دەمەوێت قسەی خێر بکەم بەڵام ئەو سەریشی خێر بێ شتێکم لە دەم دەرنەچێ بمهێننەوە سەر تەلەڤیزۆن بڵێم وەڵڵا ئۆنزاینی ڕادیۆ بوو خوا لەوە بمپارێزی ئەمە هەمووی پاڕانەوەی خوای پەروەردگاری دەوێت والله الله لەگەڵمانە بێ هەموو ڕۆژە سەدان جار تووشی هەڵی قسەکردن دەبی. بۆیە ئەمە خاڵی دووەم. سێیەم داواکاری لە ئەڵڵاه وەجعل لی من لەدونکە سوڵتانە نەسیرا یا ئەڵڵا بە گەورەی خۆت کاتێک کە دەستم کرد بەم کارە لە سەرەتا حتا کۆتایی لە هاوسەرگیریەکەوە لە کەسابەتەکەوە لە خوێندنەکەوە لە شەریکایەتیەکەوە لە پۆست و پلەکەوە یا ڕەبی خوای پەروەردگار لە چوونە سەر مینبەرەکەوە لە چوونە مقابلە و تەلەڤیزۆن و بەرنامەکەوە یا ڕەبی خوای پشت و پەنام بی پشت و پەنا معناوە نیە هێزی بازوود بەهێز بێ یا ڕەبی خوای خۆڕاگرم بکەی خوای خۆڕاگریم پێ ببەخشی بەڕێزان هەر شتێک وەری دەگری مەسئولیەتە هەر ئاواتێکت دێتە جێ و خۆزگەیەکت هاتووەتە جێ مەسئولیەتە بەرپرسیارەتیە بۆ هاوسەرگیری بۆ ژنهێنان و شوکردن مەسئولیەت نییە هەر ئارەزوو نییە پرسایی خۆی هەیە یا ڕەبی خوای خۆڕاگرم بکەی لەژێر ئەم بارەدا خوای بە تەحەمولم بکەی دوعا بکە وەهەب لی وەجعل لی من لەدونکە خوای من گەلێک لاوازم من لەدونکە دیارەکی تایبەتی خۆتم لەلایەن خۆتەوە پێ ببەخشە بەهێزم کە بەوەی تووشی زەخت و زۆر نەبم خوای فشارم لەسەر دروست نەبێت ناچارم نەکەن بۆ کاری ناڕەوە یا ڕەبی خوای نەکەومە ژێر تەئسیری مادە و ئارەزووەوە چونکە ئینسان لە هەر کارێکە چۆ ژێر تەئسیراتی مادە بە پارە کڕدرای و فرۆشرای هەروەها ئارەزوو نەفس بەسەر تازاڵ بوو ئەو سەری خێر نابێ خوای هێزێکی وام دەیتێ بتوانم بەرامبەر بە پارەی حرام و ئارەزووی حرام خۆڕاگرم سەمع و کەرامەتم پارێزراو بێ. ئەم دوعایە بەڕێزان لەبەریکەن بیگەێنن بماڵ و منداڵتان بە مسلمانانی دەرەوەی مزگەوتمان ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. بەڵێ ئیماندارانی بەڕێز دوای ئەوەی ئینسان هەر کارێکی کرد لە خوای بەروەردگار پاڕایەوە ڕاوێژی کرد نێتی خۆی خاوێن کرد بە تەرازوی شەرع هەڵی سەنگاند پێویستە لە یەک خاڵی گرنگیش هەر یەکێک لە ئێمە خۆی پارێزێ ئەویش ئەوەیە ئەگەر هەموو شتەکان ڕێک و پێک بێ ئاگادار بە ستەمکردن لە خەڵک زوڵمکردن لە خەڵک ژیانە لێتاڵ نەکە. زۆر جار هەموو کارەکانی تۆ ڕێک و پێکە بەڵام ژیانت ناڕەحەتێکی زۆری تێدایە ڕزقت سوارە کەم ڕزقی ماڵت تەنگە بیر بکەوە لەوە ئەچێ بە قسەیەک دڵی کەسێکت شکاند بێ بە هەنگاوێک بە هەڵوێستێکت دڵی کەسێکت تاریک کرد بێ واللهی خوا بەرچاوت تاریک دەکا. وهي پیغمبری خاص صلى الله عليه وسلم لو حديث ذاك متفق عليه امام البخاري ومسلم هدو الروايات ينقلوا الى الصحيحين ده بمعاذ فرموا اتقي دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب. لو صحابة بايا برزوا بو هر يشك لأيما إيمان داران ئاگادار من دەکاتەوە زۆر ئاگاد لە خۆ بێ ئەی مسلمان ئەی ئیماندار زۆر خۆت بپارێزە لە ستەمکردن لە خەڵک چونکە کاتێک کە ستەم لە کەسێک دەکەی بە تایبەت کە کەسی نییە کە پشت و پەنایەکی نییە کە دادگای ئەم سەر زەویە بەدەستی تۆیە و ئەو زەفەری پێ نابا و دەمی ناگاتە دادوەر و سەرۆکە وڵاتەکە ئەو کاتە لە نیوە شەوێکە هەڵدەستێ و چاوەکانی پڕ لە فرمێسکە سکاڵای حاڵی خۆی بۆ لای ڕەبی عالەمین لە دادگای باڵای ئەڵڵا تۆمار دەکا. ئەگەر ئەو دوعای مەزلومەت لێ گیرا بێ نەعوذ بالله هەموو ژیانت تاڵ دەبێ پەنا بەخوای پەروەردگار. ژیان پڕیەتی لە بەسەرهات بەسەرهاتێکتان عەرز دەکەم کە لە ناو کتێبدایە
و ئەو زانایە کوردە و هەمومان دەیناسین و بەم وتارەی یادی دەکەینەوە کە چەند ساڵێک لەمەوبەر وەفاتی فەرموو خوای گەورە دەرەجەی عالیکا لە بەهەشتا و لێی خۆش بێ. زانای پایەبەرزی میلەتەکەمان دکتۆر مستەفا زەڵمی. دکتۆر مستەفا زەڵمی لە یادداشتەکانی خۆیدا بە ناونیشانی کاروانی ژیانم لە چاپی دووەمدا کە 2016 نووسینگەی تەفسیر چاپی کردوێتەوە لە لاپەڕەی 301دا دەفەرمێ کاتێک کە لە مزگەوتی بنتەبەقی هەرمنی لە شاری سلێمانی ئیمام و مودەڕیس بووم تووشی زۆر نەهامەتی هاتم ئەمیز عیزەتی مەلایەتیەکەم بپارێزم خۆم لەسەر فترە و زەکات و ئیسقات و کۆمەڵە یارمەتی دەوڵەمەند و ئەوانە پاراستە بوو بەڵام ژیانم ئەوەندە تەنگ بوو ئەو پارەی کە پەیدام دەکرد بەشی کرێی خانووەکە و ئەوەی تری خێزانم کە دەچوو لە دوکانەکان بە قەرز دەیهێنا سەری مانگ بەشی هیچی نەدەکرد وەی ئەحمەدی کوڕم کە مەلۆتکە بوو واللهی 100 فلسم لە گیشفانە نەبوو بیدەم بە قوتوێک شیر بۆی داواشم لە کەس نەدەکرد عیزەتی مەلایەتی و مێزە ڕسپیەکەم دەپاراست بۆیە شەوان دایکی لە برساندا شەکراوی دەدایە و قەنەعەتی پێ نەدەکرد دوای ئەوەی کە وشک بووەوە بردم بۆ لای پسپۆڕێکی منداڵان وتی واللهی ئەم منداڵە هیچ کێشەی تەندروستی نییە بەس لە برساندا وشک بووەتەوە خێرا فریاکەوە قوتوێک شیری بۆ بکڕە چونکە دایکی بەسەریان نەخۆش بوو شیری تێدا نەمابوو بە پەلە چوم 100 فلسم لە بەڕێزێکی وەکو جەنابتان قەرز کرد قوتوە شیرەکەمان بۆ کڕی بەڵام تازە مەعیدەی وشک بوو بۆ ڕی خۆڵەکانی بەیەکەوە نووسابوون سوودی لێ نەبینی لە حوجرەی فەقیەکان بووم کە بە شوێنما هاتن دژنی دراوسەکەمانم چاو پێکەوت زانیم خەبەرێکی ناخۆشی پێوتی ئەحمەد مردووە ئەو کاتێک کە خستمە قەبرەکەوە 40 ساڵ دوای ئەوە ئەو بیرەوەریانی نووسیوەتەوە ئەڵێ ئێستاش کسپە لە جەرگمەوە دێ چونکە نەمتوانی بۆ 100 فلس بۆ قوتوێک شیر ئەو مەلۆت کە جوانم لەدەستدا جا دەڵێ لەو کاتی دڵپڕی و دڵ ناڕەحەتیەدا کە دڵنەواییم دەویست یەکێک لەو کەسانی کە خۆی بەڕیشسپی گەڕەکەکە دەزانی خۆی بە شتێک دەزانی لە مزگەوتە هەموو نوێژی مەغریبێک و عیشایەک یەخەی پێدەگرتم و لەبەر چاوی خەڵکەکە ناڕەحەتی دەکردم ئەویش من دەنگم خۆش نەبوو لە قورئان خوێندندا کە حەق وایە ئەو کەسانەی ئیمامی مزگەوتن ئەو کەسانی کە قورئان خوێنن وەکو ئەم مامۆستا بەڕێزانە یا ڕەبی خوا پاداشتیان داتەوە کە ئێمە هەموو جومعەیەک چەند جاری خوتبەکە زیاتر ئیستیفادە لە دەنگی ئەوان دەکەین ئینسان کە دەنگی خۆش نەبوو خۆ لە ئیمامەت پارێزێ مامۆستای زەڵمی دەفەرمێ من هەموو دەرسەکانی مەلایەتیم لەبەر دەکوتەوە واللهی هەموو فەقیەکانم لە ئاخر مادەکانی مەلایەتی لە حوجرەدایان خوێن ئیجازەی مەلایەتیم دەدا بە فەقیە دەسەڵاتی من نییە کە دەنگم خۆش نییە ئەو پیاوە کە خۆی بەشت دەزانی سەلامی نوێژمان دەدای و دەستی لەسەر شانم دادەنا مامۆستا ئاگال لێ بە نوێژەکەت ڕەوان نییە چونکە وەلە ضالین زۆری دیاکە داکێشە لە داخانە نوێژی عیشا تۆزە کورتم دەکردەوە دیسان لەبەر چاوی خەڵکەکە تەریقی دەکردمەوە دەیگوت مامۆستا یاکە تۆزە زیاتر هەڵکێشە زیاتر دایکێشەوە ئەو مەسافە زۆرەی لەو مزگەوتەدا بووم ئەو پیاوە هەموو مەغریبێک و عیشایەک یەخی پێدەگرتم هەموو یارمەتێکەشیەوە بوو 100 فرسیەدا بە مزگەوت بۆیە من نەمدەزانی چی بەرامبەر بکەم ئەو خاوەنی کۆمەڵێک کوڕ و دەخە سەڵات و خزم و منیش بێ کەس لەو مزگەوتەدا ڕۆژێکیان پەنام بۆ خوا برد چوومە حوجرە دانیشتنەکەی خۆم کە دەرسم تێدا دەوتەوە قورئانێکی لێبوو قورئانەکەم بەرز کردەوە بۆ لای خوای پەروەردگار وتم یا ئەڵڵا خۆ من سەبری ئەیوبم نییە من کەسێکی بێکەس و بێدەسەڵاتم و ئەو پیاوەش بە خۆی دەنازێ هەموو ژیانی لە من تاڵ کردووە من دەسەڵاتم چییە کە دەنگم خۆش نەبێ لە ئیمامەتە بەڵام خۆ مەلایەتێکی بێفرت و فێڵ دەکەم بەدڵێکی سافەوە خزمەتی گەل و میلەتەکەم دەکەم چەندەها فەقیه لە باڵا لەلام دەخوێن و لەبەر خوا دەرسیان پێ دەڵێم یا ڕەبی خوایە ئەگە من لەسەر حەقم و ئەو پیاوە ناحەقە بە بەرەکەتی ئەم قورئانە داوا لێ دەکەم سکاڵاکەم بەرز دەکەمەوە بۆ لای تۆ جا لەوێ زەڵمی شتێکی زۆر جوان دەڵێ دکتۆر مستەفا زەڵمی دەفەرمێ هەر دوعایەک لە دڵێکی تەنگ و چاوێکی پڕ لە فرمێسک و دەرونێکی خاوێنەوە بکرێ یەقینت هەبێ لای خوا گیرا دەبێ جاری وا دوعات کردووە بەڵام دەرونی تۆ خاوێن نەبووە تۆش ئەگەر دەسەڵاتت هەبێت لەو ستەمکارە خراپتری ئەوە دەسەڵاتت نییە ئەبێ خۆت مەزڵوم بی بواقعی سۆت ستەمکار نەبی و دەرونت خاوێن بێ ئەڵێ وتم یا ڕەبی خوایە ئەو بەڵایەم لە کۆڵکەیتەوە ئێوارە ئەو دوعایم کرد قورئانەکەم بەرز کردەوە بۆ لای خوا بەیانی ئەو پیاوە هات بۆ لام بۆ مزگەوت دەرسم دەوتەوە لە حوجرەی فەقیەکان وتی مامۆستا ئەم شەو خەبەرم بۆتەوە گوێم لە هیچ شتێک نییە هەردوو گوێم کەڕ بووە هیچ نابیستم وتم خوا لە کۆڵی کردمەوە هیچی گوێ لێ نەبووی تر هەڵی کێشە دای کێشە ئەوە نەما دوای ئەوە دەڵێ هەفتەیەکی پێچ و هاتە وتی وەڵای مامۆستا لە خوا بەزیابێ هەردوو گوێم کرایەوە وتم یا ئیلاهە العالەمین دەبێ من چ گوناهێکم کرد دەبێ ئەم پیاوە دیسان زیندوو بۆ ئەم مەڵۆزمەی ناو مزگەوت
بەڵام من غەڵەت حاڵی بووم خوای گەورە ویستی هەر لەبەر چاوم لای بەرێ چونکە کە گوێی لە هیچ نەبوو دەیویست شتێک هەر بدۆزێتەوە بیکاتە بە بەڵگە لەسرم هیچی نەدەدۆزیەوە لەو کاتەدا جارێکیان کوڕەزاکەی بە شوێنان ناردم وتی دوای هەفتەیەک نزیکی هەفتەیەک لە دوای ئەو ڕووداوە کە گوێی چاک بووەوە وتی باپیرم شەو لە خەو هەستاوە هەردوو چاوی کوێر بووە بەبێ ئەوەی کەوانە هیچ نەخۆشیەکی هەبێت نە پێشتر چاوی کەس بوو بێ مامۆستای زەڵمی دەفەرمێ وەڵڵاهی هەموو جا کوڕەزاکەی دەنار بۆ لایەم دەیگوت زۆر بێتاقەتم لە ماڵەوە ئیتر تا مرد بە جەنازەیان هێنا بۆ مزگەوت نەهاتەوە مزگەوت لە ژوورەوە بە تەنیا دادەنیشت ئەیگو مامۆستا خێری دەگا بێت تۆزە دڵنەوەیم بۆ بکات دوو سێ قسەی خۆشم بۆ بکە هەردوو چاوەکانی کوێر بوو من چووم بۆ لای گردنیشم ئازا کرد دڵنەواییشم دەکرد بەڵام تیری زوڵم لێیدا لە چاوەکانیدا بەڕێزان دڵشکاندنی کەسێک هەروە ئاسان نییە تاریککردنی ژیانی کەسێک چاوت تاریک دەکا ماڵت تاریک دەکا خۆتان بپارێزن لە ستەمیش کە گەیشتە ئەستوری لەوێدا دەپچڕێ ئێمە ئێستا وەکو موسڵمان وەکو میلەتی کوردی مەزڵوم کە بۆ خۆمان ستەممان بینیوە بەڕاستی زوڵمی ڕژێمی زایۆنی لە غەزە گەیشتۆتە لووتکە با بەدڵ ئێمەش دوعا بکەین چونکە ئێمە خۆمان ئەو نەهامەتیمان لە کاتی شیمیایی و ئەنفال و ئەوانەدا بینی کە چۆن ژن و منداڵمان ژێر خاک کرا کە چۆن هیچ گوندێک و شوێنمان بە پێوە نەما یا الله بە گەورەی خۆت داوا لێ دەکەین یا ئەرحەم الراحمین ڕەحم بە ئێمەش و بە ئەوانیش بکەین یا ڕەبی خوا ڕەحم بەو ژن و منداڵە کوژرا و خوێنە بە ناحەق ڕژاوی غەزە بکەی یا الله یا ڕەبی خوا ڕەحمێک بەو فەقیر و هەژارە بێگوناها بکەی خوایە چۆن دەرگایەکی ڕەحمەتت لە ئێمە کردوانێ ئەو زاڵمەی لە کۆڵکردینەوە خوایە ئەو ڕژێمی زایۆنیش کۆتای دەسەڵاتی بێ یا ڕەب العالەمین خوایە ئەو ژن و منداڵە بێگوناها بێت چەکە سڤیلە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە خوایە منداڵەکانیان بە زەلیلی بۆ تۆزێ شۆر با ڕاوەستاون خوایە دەرگای ڕزق و ڕۆزی و حەڵاڵیان لێ بکەیتەوە خوایە منداڵەکانی ئێمە بەرگەی ئەو زروفە ناگرن لەم کوردستانەدا تووشی گرانی و نەبوونیمان نەکەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە کوردستانەکەمان لەگەڵ هەموو جیهاندا خوایە لە شەڕ بپارێزی داوا لێ دەکەین یا سەلام یا ڕەبی خوایە ئاشتی بەسەر کوردستاندا بەسەر غەزەدا بەسەر هەموو جیهاندا بڕێژی خوایە لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا شەڕ و کوشتار و خوێن ڕشتن نەمێنێ یا ڕەبی خوایە ژیانێکی سەلامەت بەسەر بەرین یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆشبی منداڵەکانمان ساڵح کەی خوایە ئەوەی منداڵینی ئەولادی ساڵحی پێ ببەخشی ئاواتەکانمان لەسەر خێر بێنێجێ یا ڕەبی خوایە هەر کارێکی خێر دەستمان پێ کرد ئەو سەریشی بەخێر بجێڕی بۆمان اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم اجعل القرآن ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا يا رب العالمين اللهم ألبسنا به الحلل وأسكننا به الظلل وزدنا به من النعم وارفع عنا به النقم يا أرحم الراحمين والحمد لله رب العالمين.